زنجیرە سیمینارێکە ئەم زنجیرە سیمینارە لەژێر ناونیشانی ڕۆڵی ڕێکخراوەکان و ڕاگەاندن لە کەمپینی خاک بپارێزە. هەمیشە ئێمە باسمان لە ژینگە کردووە بەگشتی، بەڵام بابەتێکی سەرشیەوەیە کە پەیوەستە بە خاکەوە. ئێمە ئەمانوێ ئەمڕۆ ئەو جیاوازیە گفتوگۆی لەسەر بکەین و ئایا چۆن بتوانین خاک بپارێزین. ئەمانش بێگومان لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە گفتوگۆی لەسەر کراوە و ئەو کەسانشی کە لەم سمیناریا بەشدار بوون گەشتون بە چه ئاماجێک و ئێمە چۆن ئەتوانین هەوڵ بین خاک بپارێزین. گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و شاگوڵ ئەبوبەکر و مامۆستای زانکۆ لەگەڵ زۆر بەڕێز کاک دیلان فەریدون و مامۆستای زانکۆ کە بەڕێزیان هەردووشان لە ستۆدیۆ لایەمە میوانن. زۆر بەخێر بن. من سەرەتا حەزەکەم لە مامۆستا شاگوڵەوە دەست پێ بکەم. ئەم دروشمەی کە ئێوە داتان ناوە بۆ نمونە خاک بپارێزە، بۆچی خاک؟ بۆ هەموو کاتێک هەوڵ دراوە کە کۆمەڵە سمینار و کۆڕ بگرێ کە ژینگە بپارێزن کەەوەش بابەتێکی زۆر سەرێکیە، بەڵام ئێوە ئەم جارە و توتانە خاک جیاوازەکەی چییە؟ بەڵێ پێشەم شتێر زۆر سپاس بۆم دەرفەتە سپاسانێکی کە لە ڕووی میدیای و دایمەن ئێوە لە پشتی ئێمە بوون و لە زۆربەی چالاکیەکانمانە بە خۆشحاڵی و کورسادێکێک بۆ لەو کەناڵان لەگەڵ کەناڵەکانی تریشا کە هاوکارمان بوون بە دەرەجەیە کورساد لە بەرەوەی ئێمە خۆمان پێمان خۆش بوو یەکەم دەرکەوتمان لە کەناڵەکەی بەڕێستانەوە بێ بەرنامەی تریشمان بۆ کردوون بەڵام هەروەکو یەکەم چالاکیشکە کردمە یەکەم جار لەگەڵ بەڕێستانە بوو. بۆچی خاک بپارێزە؟ بەڕاستی ئێمە خۆمان دروشمەکە ئێمە خۆمان هەڵمان نەبژاردووە، بەڵام خۆی کەمپینێکی جیهانیە بە ناوی سیف سۆیلەوە و ئەم کەمپینێکی جیهانیە و تا ئێستا گەورەترین کەمپین کە کرابێ بۆ پاراستنی خاک کەمپینی سیف سۆیلە. ئەم کەمپینە خۆی بە درێژایی ماوەی کەمپینەکە کە لە 21 سێوە دەستی پێکردووە بەناو 24 بۆ 27 وڵات ئاگەڕاوە و لە ماوەی 100 ڕۆژە هۆشیاریکی زۆر بڵاو کراوەتەوانی لەسەر پاراستنی خاک و ئەو کێشە و مەترسیانی کە ڕوبەڕووی خاک بۆتەوە. لە ئێستاە ئەوەی ئێمە بۆچی بە ناوی خاک بپارێزەوەیە ئەم کەمپینە کە چۆتە هەر وڵاتێ لە وڵاتانە دروشمەکە خۆی سیف سۆیلەکە تەرجمە کراوە بۆ ئەو زمانە لە عەرەبیەکەیە بە عەرەبی تەرجمە کراوە، لە ئەڵمانیا بە ئەڵمانی، لە هەندستان بە هەندی، لە هەموو وڵاتانی کە پێیان ڕۆشتون بۆ ئەوەی نزیکترین با بڵین وشە بەکار پێندێت کە ئەو کەسانی کە لەو شوێنن لە وڵاتەیە کە بانگەشە بۆ کەمپینەکە ئەکرێ و لە مەترسیەکانی خاک ئاگادارەکرێنەوە بە زمانی خۆیان بێ بۆی بەهی خۆیانی بزانن. لە ڕاستیە خۆی سیف سۆیل ئەگەر بیکی بە کوردی ئەبێ بڵێ خاک ڕزگار کرد، بەڵام ئێمە خاک بپارێزە هیوادارم لە ڕووی زمانەوانی و ئەمە نەبێت بەوەی کە ڕخنەمان لێبگیرێ و بەلامانەوە جوانتر بۆ بڵین خاک بپارێزە بگرلەوەی خاک ڕزگار بکە. وامان پێ باش بوو لەبەرەوە لە کوردیا ئێمە پێما خۆش بووین بەشێک لە کەمپینە جیهانیەکە و بە زمانی کوردی ئەو کەسانی کە کەمپینەکە بەرگویانێکە یا ئەیبین لە ڕێچالاکیەکانمانەوە بە زمانی کوردی وشەکە بەم شێوەیە بێت و بۆ بەشی دۆمی پرسیارەکەی بە ڕێزی شەکەوتە بۆ خاک. لە ڕاستیە زۆر ناچمە وردەکاری بۆ پرسیارەکانی دواتر وەڵام ئێمەوە، بەڵام بە کورتی بۆ خاک لە بەروی ئێستا بەپێی ئەو داتا و زانیاریانی کە لە کەمپینە جیهانیەکەەوە بەردەستمان کەوتۆ بەداخەوە زانیاری زۆر ورد و دقیق هەیە لەسەر کێشە و مەترسیەکانی خاک کە لە ئێستاە ئەو کێشانی کە ڕوبەڕووی خاک بۆتەوە بەداخەوە زۆر ترسێنەرن، یعنی داتاکان پێمان ئەڵێن کە کاتێکی کەممان لە بەردەما ماوە بۆی ئێمە بتوانین خاکێکمان هەبێ بە زیندوی بمێنێتەوە و بتوانین ئێمە ژیانی لەسەرکەین نەک خۆمان، یعنی ئێمە دایمەن کە باسی خاک و ژینگاکەین تەناوەکو مرۆڤ بیر لە خۆمانەکەین و بەڵام کە باسی خاکەکەیت زیندەوەرەکانی تریش ئەکرێتەوە ئەوانی کە لەژێر خاکە هەن کە خاک بە زیندوی هێڵنەوە لە ئێستاە ئەگەر هاتوو ئیشی بۆ نەکرێت بەداخەوە داهاتووی خاک لە مەترسیا و ئەو داتانی لە بەردەستمانەیە و دواتر کە باسی ئەەکەین و ئاماژە با داتاکانین پێماڵە تەنها 15 ساڵ 10 ساڵ بۆ 15 ساڵی کەمان لە بەردەمایە کە ئێمە بتوانین ئیش بۆ ئەو کێشانە بکەین و بتوانین خاکێکی تەندروستمان هەبێت کە بۆ مانەوەی خۆمان پێویستمانە. دەستەکانە خۆش بێت دکتۆر گیان بەخێر بێ سەرچان بەبزانین کۆمەڵەیەک بێگومان ئێوە کۆمەڵێکتان پێکێناوە بۆ ئەوەی کە بێکۆ کار بکەن و خاک بپارێزن. کۆمەڵەکەتان لەکێ پێکاتوە ئەندامەکانی کە لە نێو کۆمەڵەکەی بوونی هەیە کێن زیاتر ئەو چ مەجالێکیان تەواو کردو بۆ ئەوەی کا بتوانن ئەو زنجیرە سیمینارات و ئەو بابەتانی کە پەیوەندی بە خاکەوە هەیە ئەنجامی بدەن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کەناڵەکەتان و سواز بۆ بیرنەوەش کە ئێستا لەگەڵمانان سیرمانەکەنیان گویان لێمانەوە. تەوان پێکهاتەی ڕێکخراوەکەمان وەکو ڕێکخراوێک نین بڵین شوێنێکمان هەبێ و ئۆفیسێکمان هەبێ لی دانیش بێتین. شتەکە عالەمی بووە بۆنە من سێرچم کردووە گەڕاوم شتێک هاتوتە بەرچاوم چەند برادێک هەموو بەم شێوەیە فکرەکە کۆ بۆتەوە. ئەوانی کەلین هەمومان خۆبەخشین
بە تایپی جیاواز بە شەهادەی جیاواز بە خۆبەخشی جیاواز بۆ نمونە دوانمان اختصاسیان لە خاکایەک دکتۆر ژینۆمانە زیاتر دکتۆرە هەیە شاگوڵخانە سەکە لەگەڵمە ئەوە لە ماستەر بۆ دکتۆرای شەڵا زیاتر اختصاسی لە خاکایە کۆمەڵێکمان هەیە دکتۆری عامن کۆمەڵێکمان هەیە دکتۆرن لە بواری ماتماتیکا هەمانە لە بواری یۆگا مامۆستایە زۆر تێ هەمانێ بەس تەرجمەی ئینگلیزی مامۆکە چونکە شتەکە خۆبەخشە ڕێکخراوێک نییە بڵین فەندێکمانە نە من بۆ پارێکم نە کەسی ژۆ پارەیکە لەبەرۆ لە چارچێوەیەکی خۆبەخشیە کۆبووینەتەوە وی ئەندامەکانمان پێک دێت وەکو دامەزێنە 5 بۆ 6 ئەندامین پێکەوە یەکەم جار کاتە قسەمان کرد کە ئەم شتا جیهانیە هەیە بۆ ئێمە ژۆک و کورد بەڕاستی وەکو هاوڵاتیەکی ئەم منتیقەیە بۆچی ئێمەش بەشدار نەبین کە ئەبینین لەوێ هەموو کەسێ بەشدارە ژێی نایەتێ بە جۆرایەتی شەهادە بە جۆرایەتی تایپ و بە جۆرایەتی ئیشەوە سێرەکەین یعنی نەفەر هەبوو بەس بۆنە لۆگۆ هەڵەواسێ بۆمان ئەنی ئەمە خۆی لە خۆیان کارێکی زۆر گرت جەنابتان لە ڕووی میدیایەوە بۆ ئیشەکەن ئەمە هەر بەم شێوەی ئیشەکە بە خۆبەخشی ڕۆیشتووە ڕاستە ئەمە هەمووی لە خۆشەویستیەوەیە بۆ خاکەکەی کە تۆ هەجارێکێک لە لای خۆیەوە ئەگەر سوچێکی کەمی بابەتەکەش بگرێ بێگومان بە خزمەتێکی باشەی بینێت زۆر باشە مامۆسا کەواتە وەکو مامۆسا ئاماژەی پێ ئەم کارە تیمۆرکە یانێ بێ بە تیم کار بکەی بۆی کە بتوانی بگەیتە و ئامانجەی کە خۆت مەبەستە و ئەم مەسەیلە ژینگەی و ئەم مەسایلانە کە پەیوەستە بە مرۆڤایەتیەوە لە جیهانی شاکاری لەسەرەکرێ هەمووی هەوڵەیات بگەڕێ بە دوای ئەو سەرچاوانەی کە زیانن هۆکارن بۆ سەر خاک ئێوە لە بە دوواداچوونەکانتانە گەشتونەتە چی لەوەی کە ئێمە و کۆم ناوچەیە مامۆستا باسەکە ئێمەش ئەم ناوچەیە بە مڵکی خۆمانەی زانین چه گرفتێک هەیە لەسەر خاکەکەی ئێمە کە تۆ باسی دا بۆ 15 ساڵەکەی گرفتەکە زیاترە بێت ڕاستە لە ڕاستیە ئیشی گروپ و تیم بۆ هەر ئیشێک یان بۆ هەر ڕێکخراوی یان هەر بۆ چالاکیە کە ئەکرێت ئەکید ئیشی تیمۆرکین و ئیشی هاوکاریکردنی گروپێک بەیەکەوە بە بواری جیاجیا کە هەرێکیان لە باگراوندی خۆیەوە ئیزافەیەکە خاتە سەر بابەتەکە ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە ئەوەی ئێستا ئێمە کۆ کردوتون لەم تیمی خاک بپارێزەیە خۆشەویستیمانە بۆ خاک و بۆ ژینگە بە شێوەیەکی گشتی پرسیارەکەی بەڕێزی شت کە ئایا ئێمە گەشتنێت چ دەرئەنجامێک لە ئێستا ڕاستێکی زووە بۆی من وەڵامی ئەو پرسیارە بمەوە لەبەرەوەی ئێمە بۆ هەر پرسێکیان بۆ هەر کێشەیە کە هەبێت لە مەجای ژینگایە لە بواری ژینگای یاخود هەر بوارێکی کە پێویستمان بە داتا و زانیاری هەیە لەسەر ئەو کێشانە لە ئێستا داتای سەرەتاییمان هەیە لەسەر خاک لێرە و لەوێ مەسەلەن ئێمە خۆمان داتابیسێکمان لە ئێستا بە خۆشحاڵی و لە بەردەسای ئیشی تیاکەین هێشتا دەرەنجامەکان ئەبێ هەموو کۆکەینەوە لە هەموو سەرتاسەری شارە کوردیەکان و هەرێمی کوردستان هێستا ئێمە وەکو وڵات سەر بە عێراقین هەموو وڵاتانی تیشکل ناو کەمپینەکان لەسەر ئاستی وڵات داتاکان ئەخەنە ڕوو بۆ نمونەکە کەمپینەکە چۆتە ئەڵمانیا داتای لەسەر کێشەکانی خاک لە ئەڵمانیا خراوەتە ڕوو لە سەرتاسەری هەموو هەرێمەکانی ناو ئەڵمانیایە بۆ نمونە لە ناو کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمە کە باسی کێشەی خاکەکەین تەنها وڵاتە هەژارنشینەکان ناگرێتەوە بەڵکو ئەمە کێشێکی جیهانیە وڵاتە پێشکەوتوەکانیشی گرتوتەوە بە یەکێتی ئەوروپا باشەوە لە ئێستا شێواندنی خاک لە ئاستێکایە حەزەکەم ئەوە بڵێم کە بەبێت پێش ئەوەی داتاکان پژڕاستی ئەوەمان بۆ بکەنەوە ئێمە خۆمان ڕۆژانە بەرچاومانەکەوێت کە ئێمە چی لە خاک ئەەکەین هەم لە دەرهێنانی سەرچاوە سوشتەکانەوە بێت لەو ماوادانە بکەمە ڕۆژانە بۆ ئیشی خۆمان ڕۆژانە بەکارهێنین و مەسەلاەن لە هەموو سەرچاوانی کە خاک پیسەکات لە ڕێگەزەکانی هەواوە بێت لە ڕێگەزی بۆ نمونە خاکەوە بێت لە ئاوەوە بێ ئەمانە هەمووی بە جۆرێک لە جۆرەکان جارێکی تریێتەوە ناو خاک و کێشە بۆ خاک دروستەکە کە لە ئێستاە ئەو داتایانی کە پێم خۆش ئاماژە بۆ بەم ئەو داتانی کە بۆ کەمپینەکە خراونەتە ڕوو داتای هەروە سەرەتایینی یعنی لە نەتەوەی گرتوەکان داتای ئەپ تو دەیت ئەیە بە کەمپینەکە UNCCD WHO FAO زۆر لە ڕێکخراونی و دەوڵەتەکانی تریش وزانکۆ معتەبەرەکانی دنیا داتا و زانیاری وردیان هەیە لەوانەیە من تۆ ئاگامان لێ نەبێت داتا و زانیاریشیان لەسەر کوردستان و عێراقیش کۆ کردبێتەوە بەڵام لەبەرەوەی لەناو بەرنامەی کەمپینەکە لە سەرەتا و عێراقی تیانە بوو وەکو وڵات ئێمە ڕاستیمان بە هەوڵی تاکە کەس ئەمە بکەین کە بتوانین بەشداری بکەین لە کەمپینە جیهانەکە و ئێستا ئێمە ڕاستەخۆ کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە بە خۆشحاڵیەوە کە دوای هەوڵێکی زۆر کە ئێمە بۆمان ڕوونکردنەوە ئێمەش وەکو کوردستان وەکو هەرێمێک لەسەر بە عێراقین پێویستەکە لەناو کەمپینەکانی لەبەری خەمی خاکۆی کردوینەتەوە داتاکانمان بینیوە کە زۆر زۆر بەداخەوە ترس ناکەن کوردستانیش بەدەر نییە لەو کێشانە حەزەکەم ئەوە بزانین کەوا ئەوان داتاکان کە ئەخەنە ڕوو بە شێوەیەکی عام
کۆیان کردوەوە بە درێژایی لە 2010 لە نەوەکانەوە ئەمان ئیشیان بۆ کردووە ئەم داتایانە کە کۆکراوەوە بە کۆی مەسەلەن کە ئەڵێن مادەی ئەندامی طبعاً کێشەی خاک لە چیایە کێشە سەرێکیەکە ئەوەی کە ئەمە توانین دانی پیا بنێن ئەوەی کە مادەی ئەندامی لە خاکە بەرەو کەمبوونەوە ئەچێت ئەم مادە ئەندامیش پێکاتێکی سەرێکیە بۆ مانەوەی خاک بە زیندوێتی و هەموو ئەو زیندەوروردانی ترشی کە لە خاکە هاین بووی خاکێکی بەپیتێ هەبێ هیوادارم وەڵامی پرسیارەکەم زۆر باشە ماوەستا دیلان لا زنجیرە سیمینارەکانتانە زۆرتر گرنگیتان بەچی داوە یعنی زیاتر سیمینارەکانتان لە چی پێکاتوە و ئاماژەشتان بۆ کردو کە زنجیرەیەک سیمینارەواتە بەردەوامی هەیە ئەم سیمیناراتانە تەنها لە شاری سلێمانی ئەم سیمینارانە بەڕێوە ئەچ یاخود بیرۆکەتان هەیە کە بیبەنە شارەکانی تریش بیبەنە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە هاوشێوەی شاری سلێمانی چووکە ڕەنگە بەدڵخۆشیەوە تا ڕادەیەکی باش لە شاری سلێمانی ڕێکخراوی وەکو ڕێکخراوەکەی بەڕێستان چەندین ڕێکخراوی تری خۆبەخشە بێت کا گرنگی بەم بابەتە ئەدەن و گرنگی بەژنگە ئەدەن ئەگەر باسێکمان لەم بابەتە بێ سەرەتا باوگەڕێنەوە بۆ ئەوانیش ڕابردوو بە سەریعی اینجا دوای بینە ئێستا و دوایشدا یەکەم جار تەوانەمە لە 21/3/2022 سات گوروکە ڕابەری ڕۆحی ئیشا فاوندیشنە لە هەندستان بیرۆکەکە تاوان پێشتر هاتۆ بەس لێ دەست پێکرا بە جێبەجێکردنی لە لەندەنەوە ئەگەڕێ بەناو وەکو ساشاگوڵ ئاماژی پێ بەناو 27 وڵاتە هەر وڵاتێک بە داتا و تایبەتی خۆی بۆ ناگاتە بەلجیکا ئەڵێ لە ساسی خاکی بەلجیکا مادەی ئەندامی بۆ ئەوەی خاکەکەی بۆ کوشتتوکاڵ بە کەڵک بێ دێتە خوارەوە داغەزیوە ئەچێتە ئەڵمانیا چێتە لەندەن ئەمانە ئاو بەم شێوێ لە لەندەنەوە دەست پێ ئەکا دێتە ڕۆژهڵاتی ناوەڕازە چێ سەردانی سعودی ئوردون و ئەم وڵاتانە ئەکا پاشان دەگەڕێتەوە بەرەو ئاسیا و بەرەو هەندستان ئەمە 100 ڕۆژ بە ماتۆڕ و بە شێوەی جیاواز ئەم سەفەری کردووە وەکو قۆناغی یەکەم وەکو بە ئاگایی بوون چونکە لەسەر و خاک بپارێزەوە شتێکمان هەیە پێڵین کۆنشنس پلانێت هەساری بە ئاگا بۆی ئینسانەکان بە ئاگا بێن و ئەسامە کاتێک کە باسەکەین ئەڵین زەوی زیندەوەری تیامە بە مناڵی بیرمانە کە قڕێکمان هەڵەکەن لە ماڵەوە تۆزێک کرمی باشمان ئەبینیت یان ئێستا گەردی قەت بێ هەڵی بیسێک و کرمە زۆر کەم بۆ تویان نەماوە ئەمە شەکە لە نمونێکی بچووک لە نمونونەکان باسی مایکرۆکان ناکەم زیندەوەرە مایکرۆکانە باسی زۆرگەم کە بە مناڵی دیومانە بە چاوی سەر بە ئاگاهێنانەوە ئێمە لە قۆناغیەکەمە ئەوەی کە بزانەوە زیندوانانە بەرەو لە ناوچوون ئەچن کەواتە یەکەم جار هاوارکردنیەکە بانگەوازیەکە وەگوێی هەموو دانیشتوانی سەر زەویە بۆیە شتەکە لۆکاڵینە ئێمەژە لەگەڵەوانە تەعاان ڕەبتمان هەیە ئەمە دوو قۆناغی ئێمە کە چۆن دەستمان پێکرد کە دەستمان پێکرد جارە لە فەیسبوکێکەوە دەستمان پێکرد زۆر بە سادەی دوای چونە ئینستاگرام وردە لە فۆلۆوەرمان زیاد کرد پاشان ئیشا فاوندیشن کە بڵین کە جەماتی کۆنشس پلانێت هەساری باگەکە بینیان کۆمەڵە گەنجین و کۆمەڵە مامۆساین و هیچ ینی وەکو ئەوان ڤۆڵنتین وەکو وڵاتە و شوێنەکانی تر ئێمەیان قوبڵ کرد و ئەمە بەڕسمی ناسێنین کە بەڕسمی ناسێنراین لینکمان بۆ دروست بوو ئێستش خۆشببختانە یەکێکین لەو زمانانەی کە لە وێبسایتە ئەسڵەکەی هەین ینی کوردی ئێستا تاویشمان نەکرۆ چه سەدانی وێبسایتەکەمانکەی 6 پیجمان مەزبوط ترانسلیت کردوڵین کوردانومان و کردوانە بە کوردی بەڵام هێشتا مامانە ئیشی تیاکەن لەلایەن کۆمەڵە گەنج و دەستیان خۆش بێ لە ڕووی گرافیک و ئەوانە خەریکن لەبەر ئەمە خۆراغی یەکەممان بوو کە وەکو میدیا ئیشی تیا بکەین بەشی دووەمان زنجیرە سیمینار و کۆڕەکانە کە لێرە و لێوە و لە شوێنان زانکۆکان لە دەروی زانکۆکان لە ڕێکخراوە حکومی ناحکومیەکان ئێمە بەشدار بین حتمما یەک دوو خۆبەخشمان هەیە بە خۆشەویستی و لە هەولێر و لە دهۆکن بەڵام جارێ لەبەروی تەلەبێت بۆ ئەوانن جارێ دەستیان زۆر ئێمەش زۆر بەڕاستی چالاک نین بۆ ئەوەی کە بتوانین سەردانیانکەین یا لە شوێنێکتری ببینین چاوپێکەوتنی زوومان هەیە ئۆنلاینێکتری ئەبینین ئاگان لە شتەکان هەیە بەڵام ئەوەی کە ئەوانیش لەوێ دەست پێ بکەن جارێ لە قۆناغا ماوانە بڵێ لە ئێستا مامۆسا باسێکیەوە بکەین ئێستا لەوانەیە ئەم بابەتە بابەتێکی جیهانیە ئەو کەسانی کە پسپۆرن لە بواری خاکە باسی ئەوە کە زۆر جار بەداخەوە نەک خاکژین گەشت بە گشتی هۆکارە مرۆیەکان زیاتر کاریگەری هەیە وەک لە هۆکارە سروشتیەکان هۆکارە مریوەکان دەستێکن بۆی کەیتر خاک و ژینگە بەرە و مەترسی بەرن بۆ پێکاتەکانی خاک زۆر جار لە دەرهێنانی کانزاکان لە ڕێگەی ئەو مادانەی کە لە خاکایە دەرەهێنرێ ئەمە وا لەو خاکاکایتر وشکی پێوە دیار بێت وا لەو خاکاکەک و مامۆستا ئاماژەی پیاوازین دەورەکان بەرەو لە ناوچوون بڕۆن وا لەو خاکاکە کوشت و کاڵتیایە کەم بێتەوە سەوزاییتیایە کەم بێتەوە ئەم بابەتانە تا چەند گفتوگۆتانە سەر کردووە بۆی کە ئەمانەش هەمووی کێشەی وردن بەڵام کێشەکان کار بڕوا گەورەترێ بێت و گرفتەکە زیاترە
لە ئێستا لە ڕاستیە ئێمە لە مەرحەلی هێشتا خۆی کەمپینەکە لە چەند قۆناغێک پێکاتوە کە ڕاگەیەنرا بیدات بە هۆشیارکردنەوە دەستی پێکرد بە تەوعیەکردنی خەڵک کە خەڵک بە ئاگا بێنێتەوە لەو کێشانەی کە خاکەیەتی لە ڕێی میدیاوە لە ڕێی سوشال میدیا کە ئەوای کەناڵەکان بەڵێ زەنگێکی گشتی لێ بدێ خەڵک ئاگادار بکرێتەوە طبعاً وەکو دکتۆر ئاماژەی پێ لە ماوەی 100 ڕۆژە ئەم کەمپینە خۆی ئێستا 100 ڕۆژەکە تەواو بووە حملەی با بڵین تەوعیەکردن و هۆشیارکردنەوەکە لە ئێستا ستێپی دوای ئەوە دەست پێکە ئیتر کە خەڵک بە ئاگای هێنداوە لەو کێشانە چۆن چارەسەری و کێشانە بکەین بوون لە هەر وڵاتێک کە ڕێژەی پێکاتی ئەندامی و خاکە ئەکرێتە ڕوو ئیتر دوای ئەوە چارەسەرکردن دەست پێەکە لەسەر ئاستی وڵاتەکە بوون منە ئەو کێشەی کە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بوون من جیاوازە لە یەکێتی ئەوروپا هەیە و هەتا لەناو یەکێتی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە لە وڵاتێک و بۆ وڵاتی ترن جۆری کێشەکان ئەگۆڕێ و بەپی دیاریکردنی ئەو کێشەیە هەوڵ بۆ چارەسەرکردنی ئەیرێت وە میزانیکی باشیشی بۆ تەرخان ئەکرێت کە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکان و ئەم میزانیە دیاری ئەکرێت بۆ هەر وڵاتێک چۆنیش بە بەشداری پێکردنی ئەو وڵاتانە ناو کەمپینەکەیە بە خۆشحاڵە کە ئێمە ئێستا بەشدارین ئەتوانین ئێمە بەدەنگێکی بەرز داوای ئەو هاوکاریانە بکەین لە داهاتوە کە بێتە ئەوەی ئێمە ئەو کێشانە چارەسەر بکەین وە لە عینەن کاتە لە ئێستا ئێمە وەکوتم داتا و زانیاریمان پێویستە کە کویکینەوە لەسەر کوی ئەو کێشانەی کە هەیە طبعا مرۆڤیش وەکو کارکتەرێکی سەرەکی ڕۆڵی گەورەی هەیە لە پیسکردنی خاک و پێکاتەکانی تری هەوایە ئەفوژینگەیە هەر خۆشی ئەتوانێت چارەسەری ئەو کێشانە بکە یعنی هەر خۆمان ئەتوانین ئێمە ئەو سەرچاوانی کە خاکی پێویست ئەەکەین هەر خۆشمان بین ئەو سەرچاوانە کەم بکەینەوە و ئەگەر پشتبەستوو بۆ داتا و زانیاریانەش نەبێ خۆمان ئەزانین کە خاک بەچی پیس ئەبێ هەروکو بەڕێزە دامەژەت پیاکێک لەوانە دەرهێنانی سامانە سروشتەکانە بە شێوەیەکی نازانستی و بە هەڕەمەکی کەوا حساب بۆ ئەو نەکراونەوەی داهاتوو پێویستی بۆ سەرچاوە سروشتیانە ئەبێ هەر لە ئاوە بێ هەر لە مادەکانزایەکانەوە بێ هەر لە سوتەمەنیەوە بێ لەو بەرهەمانی کە لە نەوتەوە دەرهێنرێت دەمە بەڕاستی وڵاتی خۆمان تا ئێستا ئێمە داهاتی سەرەکیمان لە ڕێگەی نەوتەوەیە بێلەوە ئەو مادانی کە بۆ بینا بەکارهێنرێت حەزەکەم لێرە ئاماژەی پێ بم ئەوەی کە ئێمە لە ئێستاە کە لە کاتی حملەی تەوعیەکردنەکە نەمانتوانیوە و خۆشمان بەپی ئەو پێڕەوەی کە کەمپینە جیهانەکی پێوە بەڕێوە ئەچێت ڕۆژانە ئێمە دایرێکشنمان بووە لە میدیا ئێمە ئەتوانی چ داتایەک بخەینە ڕوو بۆ نمونە ئەوان خبرێکی زیاتریان هەیە لە بەڕێوەبردننی کەمپینی جیهانی هاوشێوەیە ئەو داتا و زانیاریانی ئێمە لە ئێستا ناتوانین بیخەینە ڕوو لەبەرەوەی وەکوتم داتاکانمان داتای سەرەتایین بەراین هەر کاتێ ئێمە قۆناغی دووەمی چارەسەرەکان دەستی پێکرد ئەو کاتە دەستکراوە بین لە خستنە ڕووی کێشەکان و لە باسکردنی چارەسەری ئەو کێشانەشان کە قۆناغی دوای ئەمەیە کە دوای ئەم سەر ڕۆژە ئێستا لە حاڵەتی خۆکۆکردن و ئامادەکردنان بۆ ئەو ستێپەی دوای ئەوە کە کوردستانیش بە خۆشحاڵیەوەی لەسەر ئاستی عراقی ژێمەتوانین ئەو کاتە بڵین بەشداری سەرێکی کەمپینەکەین ئەو کاتە ئێمەش وەکو هەموو ئەوڵانێتی هیچمان کەمتر نییە بەشدارە بین لە چاسەکردنی و کێشانە زۆر باشە مامۆستاوەکو مامۆستا شاگوڵش ئاماژەی پێکرد بەپێی ئێوە ئێشتا لە کۆکردنەوەی زانیاریەکانان لە کۆکردنەوەی ئەو داتایانیان کە چ زیانێک بە خاک گەشتووە بەڵام پێم وا بە ڕەنگە شتێکتان لە بابەتەکە تا ئێستا بۆ ڕوون ببێتەوە لە بەپی ئەو توێژینە و لە کۆڵنەوانی کە کردوتانە مەترسیەکان لەسەر خاکی خۆمان لە چه ئاستێکە لە ئێستەیە سەر خاکی کوردستانەوە مەبەستە کۆتا شت ئەوەی ئاگامان لێو بێت کۆمەڵی مەسای بەڕێز لە زانکۆکانی لای گەرمیان ئەوانەوە بڵین بابەتی ڕووتەڵبوونی زەوی بە بیابان بوون چۆن ئەڵێ بەرە و تۆز و باڕۆشن وەکو نالیە فەرمێ کە خاکی گەوهەر بە وەگەرنا تۆزی بەربادی خەریکە بە تۆزی بەرباد یعنی خەریکە و خاکوشتە لە دەست ئەین لە منتیقە گەرمەکان و دۆدە بەڕاستی ڕووتەڵبوونمان زۆرە دیراسەی لەسەر کراوە بەس وەکو شاگوخانیش فەرمی دیراسەکان نەگەیشتونەتە ئەوەی کە ئێمە بڵین دەرئەنجام بین بڵین ئەوەندەی لە ساڵ ڕۆیشتووە بەڵام ئێمە گومانمان لەوە نییە سەوزای کەم بۆ تۆ هۆکاری چییە باڵین بە پیتی خاکەم بۆ تۆ هۆکاری چیە تۆ میوەت ئەخوار جاران تامێکی هەبوو ئێستا میوە ئەخۆی تامێکی تری هەیە بەدەر لە مادە بەکارهێنان ئەمە دانم باخێکم هەیە ئەم باخەم کۆمەڵێک گۆڕانکاریم تیا کرد و ئێستا هەر ئەو دارسێوی هەمە ئێستا تامی فەرقی هەیە یعنی بۆ نمونە دەرکەوتووە حوت پرتەقاڵی ئێستا بێنە مقابل یەک پرتەقاڵی جاران هەر ناویشی پرتەقاڵ و هەر تامیشی وە هەر ڕەنگیشی پرتەقاڵی خوارد و توێکڵەکەشمانەیە لە دەست بەزە ئێستا توێکڵەکی لە دەست دەستەکە زیێتەوە وەتە ئیسپرتۆ ینی ئەمانە کۆمەڵە گۆڕانکاری ئەزانی چۆنە با بڵین ئەگەر بتەوێت حەق بم بە قسەکەی جەنابەت بە پرسیارەکەی جەنابەت ئێمە جارە بەس لەسەر 12 بۆ 18
ئینجی زەوی ئەەکەین بۆ نەسادگرم قابلێکی هەیە لەگەڵ کەناڵێکی بەریتانیا ئەگەر هەڵە نەبم کابرا نای فلیپ ئانجۆنسە هەرێکیان دوو کەسن باسی ئەوە ئەکە ئەڵێ خاک ئاوێنی مرۆڤە یعنی ئەو خاکیان بەسەری ڕۆ گوتم ئەبێ بزانین زیندووە دکتۆر سەمیرمان هەیە مامۆسای زانکۆی ئوردون کە دێ پێناسی باسەکەڵە خاک مادەیەکی زیندووە کە پێک هاتووە لە ئاو لە هەوا لە کانزاکان لە مادە ئەندامیەکان ئێستا ئێمە زۆر تەرکیزمان سەر مادە ئەندامیەکانی زەوی حالیە نەم کەمپینەیە وە کارەکەشی ئەوەیە نەمانی ئەو مادە ئەندامیانە ڕێک وەک نەمانی بەکتیاوە لە ناو ڕێخۆڵی مرۆڤە ئەو کاتە تو هەر خواردن بخۆ لە ناو ڕێخۆڵەتە هەزم نابێت شی نابێت و کەشیش نەبوو مرۆڤ ئیسفادەی لێ ناکە هەمان ئەو قسەی ڕاستە بۆ خاک ئەگەر ئەو زیندە وەرەوردانە کە نەمان ئەم خاکە ناتوانانی ئیسفادەی لێکە ئەم بەروبوومە جوانە بابەت و ئەمەی شەکە لە داتاکان کە ئێمە خەریکی نیشی زۆر باشە مامۆستا ئەگەر بە خۆشحاڵیەوە لە ئێستایا هەندێک لە هونەرمەندەکانیش ئەبیندرێت کە خەمخۆری خۆیان هەیە بۆ خاک و پێما بە پەیوەندیان بە ئەوە کردووە و لە لای خۆیانەوە ئەتوان ئەو بابەتانی کە پەیوەندی بە خاک بپارێزەوە هەیە ئەنجامی بدەن هەتاوەکو ژمارەی ئەندامانی گروپەکەتان زیاد بکە لە بوارە جیاوازەکانەوە خەڵکی زیاتر پەیوەندیتان پێوە بکە هەر کەسە و لە لای خۆیەوە لە هونەرمەندانەوە لە پیشەوەرانەوە لە مامۆستاکانی زانکۆ یعنی ئەگەر ژمارەکەی زۆرتر ببێ ئەمە چی بە گروپەکە ئەبەخشێ لە نێودەوڵەتیە یعنی بابەتێکی وا بە ئێوە ئەبەخشێ کە وەکو گروپەکەی خۆتان کە ئێمە لەلایەن خۆمانەوە بڵێن ڕەنگە لە دەرەوە گرنگێکی زیاتر یعنی بێنە سەر خەت و گرنگێکی زیاتریش بەم ناوچەی ئێمە پرسیارەکەت بۆ منە هەر کامێکتان جواب بنەوە ئەتوان خۆتان ڕێکەوە کێشەڵ نییە بەیارمەتی دکتۆر دیلان طبعاً لەو نێوان ئەو چالاکیانەی کە ئێمە کردومانە بۆ کەمپینی خاک بپارێزە و هەر لە دنیاشا کە بۆ کەمپینەکە کە کراوە هاوشێوە ئەگەر بەڕێستان بچنە ناو وێبسایتەکەی خۆمانە و لەگەڵ پیجەکانی کە هەمانە لە فەیسبوک و ئینستاگرامە زۆربەی کەسە دیارەکانی ئەو وڵاتانە سەرکردەی وڵاتەکان بەداخەوە ئێمە لەسەر ئاستی وڵات سەرکردەکانمان تا ئێستا بێدەنگن وەلەو ئێمە لە پەیوەندیکی باشین لەگەڵیانە ئیشەڵا دیارە لەبەر کات و بەرنامەی ئیشی خۆیان کاری خۆیان ناتوانن لە ئێستا لەگەڵمان بن بەڵام وادیان پیاوین کە ئەوانیش فیچەرێکمان بۆ دروستکەن وەک هەموو وڵاتانی تریژێمەیشمان کەمتر نییە کە باسی خەمی خاکەکەین هەمومانەگرێتەوە لە مناڵێکی تازەکە لە دایکە بێت تاکو کەسێکی بەتەمەن و هەتا ڕۆژێمە ژیان بکەین لەسەر زەوی پیرسەکە هەمومان بەشدار بین لەم کەمپینەیە بەڵێ هونەرمەندی بە خۆشحاڵی و هونەرمەندی خۆمان ئەتناکەریم لێرە ڕێز و سڵاومان بۆ هەیە بە خۆشحاڵیەوە یەکەم هونەرمەند بوو کە توانی فیچەرێکمان بۆ بکات بە خۆشحاڵیەوە بڵاو بۆەوە و دەنگانەوەیکی زۆری هەبوو ئێمە ئیشەڵا لە پەیوەندیان هونەرمەندەکانی تریش ئەوانی تر کە خۆیان پیان خۆشە و حەز ناکەن ئێمە زۆر لە کەس بکەین بەڵام ئەوانی پیان خۆشە حەزەکەین پەیوەندیان لەگەڵا بکەین فیچەری هاوشێوەمان بۆ بکەن هەرکەس لە بوارەکەی خۆی ئەوەی بە میوزیک ئەتوانێت لەگەڵمان بێت مامۆستا فەرهاد زۆر سوپاسی یەکەین کە لە ماوەیەکی کەما و بە جهدی خۆی توانی لە سویدەوە کە لەو کاتانی توانی کە لە کوردستان بۆمان بکە لە سویدەوە خۆی فیچەرەکەی بۆ کردن بۆی ناردین کۆمەڵێک خوێندکار و مامۆستای زانکۆ لە بەشی میوزیک بە چالاکیی میوزیک و زۆر جوان فیچەرێکیان بۆ کردین ئەتوانی قسەش نەکەی ئەتوانی بە دیێڕێک تۆ تعبیر بکەی لە خاک ئەو کاتە ئێمە کە لە ئەو سوشەڵ میدیا و لەو وێبسایتە کە بڵاوێکن و بینەرێکی زۆر ئەیبینێت وەکە ئەوانە ئەبینن عادەتەن خۆی خەڵک پێی خۆشە چاولێکەری بکە بۆ نمونە ئەڵێ باش ئەگەر هونەرمەندی قسەک لەسەر بکات و بکە بوارەکەی خۆی نەکەواتە خاک هەمومانی گرتووەوە با منیش بەشدار بم لەو کەمپینیا و بە خەمی خۆمی بزانم هەر ئیزافە بۆ قسەکەی جەناب بەشدار هەتا تۆتوانی ینی لە ڕووی مامۆساعینی بەڕێزەکانەوە هە لە قورئانە منها خەلقناکم وفیها نعیدکم ومنها نخرجکم تارەة أخرى لە هەمە هەلۆ دروستمان کردوون ئەشتان خێنەوە ناگەڵ هەلوێش دەتانین ئەی زۆر شتمان هەیە چونکە فرەد لایەنە تو ناتوانانی بڵێ وڵا بەس خاک علاقی بە مرۆڤەوە هەیە علاقی بە دینەوە علاقی بە ویژدان علاقی بۆ زیندەوەرە وردانەوە علاقی بۆ شتانەوە کە ئەی خۆین هەروتوانین لە هەموو ڕێوکەم هەموو کەسێکمان پێویستە بەڕاستی لە هەموو لایەک مامۆستا نامدار بۆ نمونە مامۆستا نامدار لە میوزیکانی سێرەکەی کۆمەڵک مناڵی هێناوەتە ناو بابەتەوە کۆمەڵک گەنج ینی هەر حەزەکەی جویان لێ بگریت لە هەر بەزەمە لە ڕێی جەنابیشتانەوە ئەرکی شتەکانیان بۆ بەگشتی ئەمە ئەرکی هەمومانە یعنی نابێمە بڵین ئەمە ئێوە ئیشەکەتان کردوون هەبێ ئێمەش خۆمان هەوڵ بین کە ئیش بۆ ئەم بابەتە بکەین کە بابەتێکی زۆر زۆر سەرەکیە و بۆ بە تایبەتیش ئەو مەترسیانەیە ئێستا ئێمە لە وڵاتێکی عێراق عاژین ینی ئێمە وەکوارێمی کوردستان بەشێکین لە عێراق
ینی سێرکە لەم ساڵانە ئیتر بۆ چەند ساڵی کەش پێشبینیەکان کە لەلایەن کەسانی پسپۆڕۆکرێ خاکەکەمان بەرەو مەترسی ئەڕوا ینی بڕۆینە ناوچەکانی خواروی عێراق مامەسا سێرەکەی خەڵکەکە گوندەکان شوێنەکان بەجێ ئەهێڵێ ئەو ژمارە زۆرەی کە دارخورما هەبووە وەکو هاوڕێیانمان لە ماوەی ڕابردووە چون زنجیرە دیکومنتیەکان کردووە لەسەر و بابەتە لە 16,000 و هاتۆ 4,000 ئەمە مەترسیە بۆ سەرشیانێمە خەڵکیش بە دوای ژیان ئاگەڕێن ئەمە چییە؟ چەندین هۆکاری لە پشتوێ گرتنەوەی ئاوەکانە لە وڵاتانی دراوسێەوە وشکبوونی زەویەکانمان خۆڵبارینەکان کە لە ئەنبار و لە مووسڵ و لە سەرچەند زۆر بۆ جاران تۆ بە 4 ساڵ شکرد نابینی ساڵی 4 جاری کەواتە لێرەوە پرسیارەکە لەوە دروستە بێ مامەسا ئێمە مەترسیەکان ئێستا تۆزێک گەورەیە ینی فراوانە بەڵام ئەگەر هەر ئاوا بەرتەسک بێتەوە ئەنجا هەستی پێکەین چۆن هەوڵ بین هەمومان چەمکێکی ئەم بابەتە بگرینە بەردەست بۆی کە بتوانین ئەم بابەتە گفتوگۆی بەردەوامی لەسەر کرێت بە سمینارێک نا بە چەندین شێوازی جیاواز گفتوگۆی لەسەر کرێت ئێمە کە دەستمان پێکرد بیدارۆکتم کەم بووین ئەین باوەڕکە جاریوە بۆ 2 ساعت خەومان بەرکەوتووە ئەوەندەمان دوو بین بەس ئیشەکانە باید بیکەین لە کاتی خۆیان ئەو شتێکە لە بەریتانیا سادگورو کە لە کەمپینەکە ئەیکرد ئەو خەڵکی کە لە بەریتانیا داتاکانی ئەکرد ئێمە خێرا تەرجمەمان کرێت دەستکاری گرافیکین و بینی ناو وێبسایتەکان و کەناڵە سوشال میدیاکانی وەکو فەیسبوک و ئەوانەوە بەڵام ئێستا وردە وەک بوتمان هەرێکی چەمکێکمان لەگەڵەکەتە جەنابتان ئێستا چەمکێکتان لەگەڵ گرتوین بێ بە خۆتان بزان ئەرکتان کێشەوە مقابلەی ئەماکەنەوە خۆی لەخۆیان ڕکلامێکی بەلاشە بۆ ئێوەش بۆ خاکیش ئەنی ئاو هاات چەمەگرتنەکە ئەبێ هەر کەس لە بواری خۆیان سە من بۆ نمونە وەکو لە بیرکاری ئەمە خەریکی ئەناڵایزی داتاکان ئەبم بۆ نەگەڵ شاوخان کۆمەڵە داتا هێنێ نتوانم ئەناڵایزی لەگەڵا بکەم باڵین ڕەمان زیاتر پردیکتی ئیشەکانکەین لە داهاتووە چی ئەبێ هەموو کەسە گوتم پێویستمانە بەڵام هەر کەس بە پێی خۆێتە جەناب لە بواری ڕاگەاندنە ئێمە بان کردو ئەمە ئیشێکی چاکت کردو بۆ ئێمە هیواداری ئینشەڵا بەردەوام بێم سیمیناران لەگەڵ هەنگاوی داهاتووە ئێمە ژین دۆ جارێک تر ئێوە بانگمان کردن ئەومان پێخۆش خۆمان داواتان بۆ نمونە ڕێک ئەوەی ئیشەکە ئەوەی هەر کەس لە جێ خۆیەوە جاری وایینمان هەیە لە کەمپینەکانە هەمانە کۆمەڵە مناڵن خۆیان لە قڕناو ئەڵێ خاک بپارێزە هەر کەسە ئوسلوبەکان ئەنواعمانی هەڵپەرکێمان هەیە نوێشکردنمان هەیە هەموو ڕۆژێک دەدەقەیەک بۆ جەماعەتی یۆگات و قاخت چەخەنە سەر زەوی میدیتیشنی بۆ ئەکەن یعنی هەر کەس لە ڕێگی خۆی وتم لە ڕێی مامۆستانی بەڕێزەوە لە ئاەتی قورئان ینی هەر کەس ئەتوانێت بۆ نەوەزارەتی ئەو قافێسە ئەتوانێت هاوکاریمان کات چۆن ئێستا وتارەکانیان داناوەکەم هەفتەی ئەم بابەتە باسکرێت با هەفتەیەک لەسەر خاک بپارێزە بێ لە هەموو شارەکانەوە کاتە پێویست ناگەم چم بۆ هەولێر و دووهۆک باسی خەڵکەم و خەڵک بانکەمیان لە ڕێی سۆشیال میدیا لە ڕێی بڵندگۆکانی مزگەوتەکان هیچ کێشەمان نیە مەسیحەکان بۆ نمونە ئەتوانن بە ڕێزیان ئەو هینەی لۆقا بەکاربێنن کە مەسیح پیانە فەرمێ دڵتان لە چ خاکیەکە هەر کەس دەجی خۆ تۆ کێ ئەگری وەرە من پێت بڵە مۆزوعێکمان لە خاکە هەیە بگمانوتەکانە زۆر جوان بۆ هەر یەکێک لە ئێمە لە هەر بوارێکا بێت لە لای خۆیەوە ئەگەر سوچێکی بابەتەکە بگرێ بگومان سوودێکی زۆر بە خاک ئەگەێنێ مامۆستا شاگوڵیەمەوە لای بەڕێستان وەکو دکتۆر دیلان ئاماژەی پێکرد ئێمە لە دەستپێکا من دوو جار یعنی ناوەکەی بەڕێستانم گۆڕی عنوانەکەتان دکتۆر مامۆستا بەڵام دەکەم کە دڵتان هیچنەکە باسی لەوە کرد کە بەشێک لە کێشەکان هەتا ئێستا بۆتان دەرکەوتووە بە بیابانبوونی زەویە بیرتان لەوە کردوتەوە کە لەگەڵ تەواوکەری کارەکەتانە و کە ڕووەکەکانش بەشێکن لە خاکەکە و دووبارە ژیانێکی تر بە خاکەکە ئەبەخشنەوە چالێنجی ڕووەک نواندن یاخود نەمام ڕواندن بڵاو بکەنەوە ئەم چالێنجەش بە شازە لە شازەکان بڵاو ببێتەوە هەم لە هونەرمەندانەوە لە ئەستێرەکانی ترەوەکە هەیە ئەمە خۆتانی ئەنی بە بەشێک لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خاکەکە ئەبێتەوە نایبینەوە و بە بەشێک لەو چالاکیانی کە بەڕێستان هەیە و ئەنجامی ئەدەن نایبینەوە لە بەرنامەتانە هەیە شتێکی لەم بابەتان لە ڕاستیە خۆی بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت پێشەوەی من باسیەوە بکەم بڵێم نەمامێک بڕوێنین پێویستەکە فکرە و بیرۆکەی نەمام ڕواندن لە مێشکی ئەو کەسانە بڕوێنین کە خەمیان خاکە کە خاک پەیوەندی بە هەموومانەوەی و باسمان کرد لەبەرەوە هەنگاوی یەکەم تەوعێکردن و هۆشیاریکردنەوەی خەڵکە لە مەترسیەکانی خاک کە زانی خاک بەرەو لە ناوچوونە چێ و چارەسەرەکەی بەوەیە کە تۆ ڕێژی سەوزایی بە شەوکی ستاندەر بمێنێتەوە و پارێزگاری لەو ڕێژە سەوزای بکە کە هەمانە بەلایانی کەمەوە لە سووتانن لە بڕینەوە لە ناوچوون بیپارێزین لەبەرەوە
هەنگاوی یەکەم ئەبێت تۆ ئەو بیرۆکەی لە مێشکی هەموو هاوڵاتێکا بچەسپێنیت کە بوونی ڕێژی سەوزایی و بوونی خاکێک بە زیندویی خۆی کلیلی چارەسەری کێشەی خاکەکات لەبەرەوە وەکو بەڕێزت پێشنیارە کرد ئەوە خۆی هەر لە کەمپینەکەشا بەشێکە لەو چالاکیانەی کە لە ڕووی میدیایەوە ئەتوانیت چاڵنجێک دروست بکەیت ئەتوانی وەکو دکتۆر باسی کرد کەواتۆ بە پێیپەتی بەسەر خاکە چاڵنجێک دروست بکەیت لە هەفتێکە سعاتێک بەسەر خاکە بە پیپەتی بڕۆیت و زانیاریکی کەم لەسەر سوودی خاک بەو شێوەیە بۆ تەندروستیمان چۆنە بێنە پێشاوی خۆ دەگەر هات و تۆ تەنها بە ڕۆشتن بەسەر خاکە وزەیەکی زیاترێ باتیە و زۆر لەو کێشە تەندروستیانەی کە هەیە لە دنیای باسەکەن کەەوە چارەسەرە بە توانی بەو شێوەیە بەسەر خاکە بڕۆی بە پیپەتی لەبەرەوە ئەگەر هات و تۆ بیت دارێک بڕوێنیت و خاکەکە بە زیندوی پێڵیتەوە هەم لە بە بیابانبوون ئەو ناوچەیە بەپارێزی هەم تۆ جارێکی تر بەڕوانی ئەو دارە سوودێکی تر بە خاک ئەگەینی چونکە دارەکە خۆی بوونی لەو شوێنەیە ڕێژەی شێ لە خاکە ئەهێڵێتەوە و هەوای منتیقەکە ئەو ناوچەی کە سەوزایەکی تایە بە پاکی مێنێتەوە پلەی گەرما کە ئێستا گۆڕانەکانێکی کەش و هەوا کە باسیەکەین باسی بەرزبن و پلەی گەرما ئەەکەین لە سەرتاسەری دنیاە کە کێشەیەکی گەورەی و ساڵانی پێشووتر و ئێستش کە باز ئەکرێ بەهۆی بوونی سەوزایی و تۆ دەرەجی پلەی گەردەرجەکانی پلەی گەرمادا ئابەزێ لە شوێنە ئەو شوێنی کە ڕێژی سەوزاییتیا بێ 5 پلەی فەرخە لە شوێنەکە کە ڕێژەی سەوزاییتیاکەمە و ڕوتەڵە با بڵین لەبەرەوە لە بەرنامەیە هەم دێکۆریشنی شوێنی کارەکان داون دەستگاکانی حکوومەت و خوێنی باڵا و پەروەردەیە کەوا بە بەردەوامی ئەو سەوزایە هێڵڕێتەوە لە شوێنەکانە کە دایم لە بەرچاو تابێ و دامە ببیر خۆتی بینیتەوە کە بوونی سەوزایی لە چواردەورمان چەند گرنگە و تەنها ڕواندنی دارەکە گرنگ نییە بەلای ئێمەوە خزمەتکردنی دارەکە بە زیندویی و بە سەوزی بمێنێتەوە لەو مەترسیانی کە ڕوبەڕووی ئەبێتەوە بە سووتانی سروشتی بێیاخۆ لە ڕێی دەستکردەوە بێت لە ڕێی مرۆڤەوەکە ئەوە ئەو چالاکیانە خۆی لەناو کەمپینەکە هەیە و ئیشەڵا لە داهاتوە ئێمەوانە هەمە خینە بەرنامەوە دەستان خۆش بێ من پێم خۆشە تۆری شەکەر وەکو دوایین ڕێنمایی خۆت یان خو دوایین بۆ چوونی خۆت ئەوە داواکاری خۆت چکامە پەیوەستە بە هەمومانەوە ئاماژەی پێ بێت بڵێ وڵا داواکارێکەوەی هەر کەس لە ڕێی خۆیەوە لە باخەکەی خۆی لە ئینجانەیە کۆتوانێت دەست پێ بکە هەتا گەورەترێ بێت تا گەورەتر ئەبێت وە گوتمان ئیشەکەی ئێمە ئیشێکی جیهانیە لۆنگ تێرم پلانە پلانێکی درێژخایەنە بەڕاستیۆنی بڵێن هەفتەی داهاتوو کۆتایی پێدێ وەکو ڕێکخراوانی چل دار بڕوێنین و کۆتایی پێبین بەڕاستی ئەوەی کە دەستیان ناوەتێ زۆر درێژخایەنە لەوە چێت چونکە ئاماژەکان وهان بوون لە 2017 وەزیری باڵی ژینگی بەریتانی ئەڵێ گەرێمە بمانێ خاکی بەریتانیا بڵین 30 بۆ 40 ساڵمان ئەوێ ئەمە پلانە ئەو وڵاتانش خۆزانی بە پلان درێژخایان بردویانەوە نەک بە کورتخایانەکان ئەمە پلانە ڕێی من وایە هەر لە ئێستامە دەست پێ بکەین ئێستا لە میدیا بۆنە بەڕێز دەستی خۆش بێ بەڕێز قایم سلێمانی سوپاسیکەین چاپێکۆتێکمان کرد دەستی کراوە کردوین لە کۆمەڵە کارەتی هەچ کاتێک پێویستان پێمان بوو ئەمانە دڵخۆشکردن بۆ ئێمە ئەمێ سوپاسی ئەو لایەنانەکەم ئەو لایەنە پێویستە لێمان بێنە پێش خۆمان بچینە پێش لێیان لە تاکێکەوە پێویستمان ئیش کات لە مناڵێکەوە حتا لە ئەڵمانیا خاتە من ئەتخرێتە منهەجەوە بە سەردانەکەی سادگرو ئەخرێتە منهەجی مەکتەبەکانەوە ئەها شتەکان زۆرن چالاکیەکان هەی ناتوانم بڵم بەس ئەوم ئەوێ یا ئەوە ئەخرێتە منهەجی خوێندنگاکانەوە فێرگەکانەوە مناڵەکە لە ئێستا ئەبێ ئەو خەمی بۆ دروستکەی بەڕاستی خەمە وەگوت من لە خاک دروست بووم معقولی من خۆم دوای خاکێکی بێ پی تا بژیم لەبەرەوە بەڵێ لە منهەجا پێویستمان پێێتی لە جارێکی بڵنگەکانە پێویستمان پێێتی لە میدیاکانی ژانامتانە پێویستمان پێێتی لە دکتۆر مامۆستا ئاماژەی پێ لە سەرۆکی حکوومەت و پێویستمەتی لە جێگرەکانە پێویستمان پێێتی لە قایم قامەکانە هەمومان پێویستە بەڕاستی هەر ئەوەی تەمەناکەم هەمومان بچینە پێش و ئانیش بێنە پێشەوە لێم دەستەکانتان خۆش بێ هەرمێن سەرکەوتوو بێن بگومان کارێکی زۆر پیرۆز ئەنجامەدەن لەشتان ساغ بێت و ئومێ دەکەین کە هەر یەکێک لە بینەرەکانمان لەمڕۆ بینەری ئەم پرۆگرامی ئێمەوە بووە ئەتوانێت کە پەیوەندی بە ڕێکخراوەکەی بەڕێزیانەوە بکات و وەکوخوان ئاماژەیان پێکرد کە سوودچێک لە بابەتەکە بگرێ بێگومان ئەوە سوودێکی زۆر بە خاکەکەمان ئەگەیەنێ